پەیام لە سندوقی ڕەشدا بە پشتبەستن بە راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیەت لە پرۆسەکانی نەوت وەردەکاری فرۆشتنی نەوتی هەرێم لە ساڵی 2022 بڵاو دەکاتەوە. بەپێی راپۆرتەکە ساڵی ڕابردوو هەرێم بە بەهای 12 ملیارد دۆلار نەوتی فرۆشتووە، بەڵام داهاتی ماوە بۆ حکوومەت تەنها 5 ملیارد دۆلار بووە. ئەمە جگەلەوەی لە کۆتایی ساڵەکەدا نرخی بەرمیلێک نەوتی هەرێم کەمتر لە 19 دۆلار لە خوار نرخی برێنتەوە فرۆشراوە. تێگڕای بەرهەمهێنانی نەوتی هەرێم لە ساڵی 2022 چەند بووە؟ تێگڕای بەرهەمی ڕۆژانە لە مانگەکانی 1 و 2 3 434,390 بەرمیل، لە مانگەکانی 4 و 5 و 6 443,034 بەرمیل، لە مانگەکانی 7 و 8 و 9 420,980 بەرمیل و لە سێ مانگی کۆتایی 2022 436,687 بەرمیل بووە. ڕۆژانە چەند بەرمیل نەوت بە پاڵاوگەکان دراوە؟ لە نۆمانگی ساڵی 2022دا ڕۆژانە 25,000 بەرمیل نەوت بە پاڵاوگەکان دراوە و لە سێ مانگی کۆتایی ساڵیشدا ئەم بڕە بۆ 42,500 بەرمیل نەوت زیادی کردووە، واتە ڕۆژانە ڕێژەی لە 41 بەراورد بە نۆمانگی پێشوو زیادی کردووە. کۆی ساڵەکە 10,758,000 بەرمیل نەوت بە پاڵاوگەکان دراوە، بەڵام داهاتەکەی دیار نییە. پێدانی نەوت بە پاڵاوگەکان لە کاتێکدایە نرخی بەنزین و نەوتی سپی لە بازاڕەکانی هەرێم گرانە، نەبووتە هۆکاری هەرزانکردنی نرخی سوتەمەنی و باشترکردنی کوالێتیەکەی. ئامان کاتیشدا خەریکە وەرزی سەرما کۆتایی دێت کەچی تا ئێستا لە 126 هاوڵاتیان نەوتی سپیان پێدراوە. لە هەرێم 4 پاڵاوگە هەن کە توانای پاڵاوتنی ڕۆژانەیان 280,000 بەرمیل نەوتی خاوە و بەشی پێداویستی ناوخۆ دەکات، بەڵام بۆ عێراق و تورکیا کار دەکەن و بەشێکی کەمی بۆ ناوخۆیە. پاڵاوگەی کار ڕۆژانە توانایی پاڵاوتنی 160,000 بەرمیل نەوتی خاو و بەرهەمهێنانی 5 ملیۆن لیتر بەنزینی هەیە. پاڵاوگەی بازیان کە کۆمپانیای قەیوان خاوەنداری دەکات ڕۆژانە توانایی پاڵاوتنی 40,000 بەرمیل نەوت و بەرهەمهێنانی 5 ملیۆن لیتر بەنزین و 200,000 لیتر نەوتی سپی هەیە. هەروەها پاڵاوگەی لاناز ڕۆژانە توانای پاڵاوتنی 75,000 بەرمیلی ڕۆژانە نەوتی خاو و بەرهەمهێنانی 5 ملیۆن لیتر بەنزینی هەیە. پاڵاوگەی تاوگی کە لەلایەن کۆمپانیای نەوتی DNO خاوەنداری دەکرێت ڕۆژانە توانای پاڵاوتنی 5,000 بەرمیل نەوتی خاوی هەیە. بۆچی نەوتی هەرێم کەمتر بە 19 دۆلار لە خوار نرخی برێنتەوە فرۆشراوە؟ نرخی بەرمیلێک نەوتی هەرێم لە مانگی ئەیلولی ساڵی 2022 لە نێوان 17 بۆ 19 دۆلار کەمتر لە نرخی برێند فرۆشراوە، لە کاتێکدا پێشتر لە نێوان 11 بۆ 12 دۆلاردا بووە. هۆکارەکەشی بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی و ئەو ڕێوشوێنانەی حکوومەتی فیدراڵ دەگەڕێتەوە کە دژی کڕیارانی نەوتی هەرێم گرتوێتیە بەر. شایستەی دارایی کۆمپانیا نەوتیەکان چەندە؟ 14 کۆمپانیای نەوتی لە کێڵگە نەوتیەکانی هەرێم کار دەکەن کە پێکهاتوون لە DNO، گەنێڵ ئەنەرجی، ئاداکس، گۆڵڤکسیۆن، MOL، تاقا، تۆتاڵ، شەماران، HKN، فۆرزا، شیفرۆن، گازپرۆم، وێستێرن زاگرۆز و کارگروپ. بەپێی راپۆرتی دیلۆیت کۆی ئەو شایستە دارایانەی کە بە کۆمپانیا نەوتیەکان دراوە
4 ملیار و 635 ملیۆن و 508 هەزار دۆلار بووە. کرێی بۆری نەوتی هەرێم چەند بووە؟ لە ساڵی 2022دا لە ڕێی بۆریەوە 146 ملیۆن و 87,282 بەرمیل نەوت هەناردە کراوە. لە بەرامبەردا 618 ملیۆن و 129,861 دۆلار دراوەتە کۆمپانیای وزەی تورکی بە جۆرێک لە 4.23 داهاتی نەوتی هەرێم بۆ کرێی بۆری لە سنووری تورکیا ڕۆیشتووە. لە ناوخاکی هەرێمیشدا کۆمپانیای کار و ڕۆسنەفت 274 ملیۆن و 818,646 دۆلاریان وەک کرێی بۆری وەرگرتووە. لە کاتێکدا لە هیچ وڵاتێکی دنیادا نییە لە ناوخاکی خۆتدا کرێی بۆری بدەیت. بۆچی کەمتر لە نیوەی داهاتی نەوت بۆ حکوومەت ماوەتەوە؟ ساڵی ڕابردوو کۆی گشتی نەوتی خاوی بەرەمهێنراو لە هەرێم 154 ملیۆن و 992,509 بەرمیل نەوت بووە. لەو بڕەش 146 ملیۆن بەرمیل لە ڕێگەی بۆریەوە هەناردە کراوە. کۆی داهاتی فرۆشتنی نەوت 12 ملیار و 422,260 دۆلار بووە. لەو بڕەش حکوومەت تەنها 5 ملیار و 709 ملیۆن دۆلاری بۆ ماوەتەوە. پشتی شێریش بۆ خەرجی و کۆمپانیا نەوتیەکان ڕۆیشتووە کە 6 ملیار و 712 ملیۆن دۆلار بووە.